أما لما دالي أو شيء ده كم من هجرة 19 ساله لو شيء ما بالنسبة بازار يستا بازار نواه كم بوا موظف أو بيشتري 4 كيلو 5 كيلو قش دخري يستا هاي 2 كيلو لبي هاي 4 قش دخري هاي هرناي بينم لا تويرا بالنسبة سعره كان يوم مثلا بازار مزور سعر هرزان داش كان مزور يا هرزان ما كديا قش بيسك ولا 1000 دين نرمك ب 12 و 13 دين هرزانه قش بالكي ب 10000 دين بس بازار كم بنمايه كم نموذج ديم ليرة قوش دكرم لماري درين بازاري بكرة ديم لو نوا لو دكان أنا قوش دكرم براستي اشتكاني عن زوانا وبختي وإنسان تمشاهدة كتماعي ديتسي اشتشان هرزانة براستي قوشتان هرزانة أشياء وشيخ الله هرزانة براستي باكو خاوينا ريكو بيكن براستي إنسان تماعي ديتسي لو أشياء نيكلا شيخ الله يدان خاصة قوشتو أو أشياء كاين ديكاش بارابتر چون زیر قصابان گلاوات کنش یدی پتر چونکی اف گلاوی تنه نوکی دینه اف طبیعیه من یه تین وکید بیشن خالتت خاصن او از چت که مناوات دین مسر من اسم جیلی خالته که مدهت اتشکرن گلاوکا تایبت ناو قنات 24 ایشالله نیزیترین دن دهت اتشکرن عندك موديل نرمد هاي عندنا وعد نرمد هاي يمكن تقلي كده وبطريحة نمونة خوش اقدر بجدبو ما يقعد دشوار يقعد دشوار أمي بوي ساكنة بس أنا وعد بهنا وانا شك قوي بنواجه هواية وفيجي وهقرقلك قوي فيه أم عندك مسكي جبوت كنوف ده مسكورش أو جبنا قوي لێرە زۆر گرنگە ئەو دەرمانانەی کە بەکارێنی بۆ سیارەشتن ئەبێت هەمووی ژینگەیی بێت هەمووی موافقە کرابێت لە سەریکە لە ژینگەیە دەرچبێت لە تێستەکانە دەرچوبێت لێرەش زۆر گرنگە و زۆر بایەخ بەوادن کە سیارە تا بتوانن بنەکەی نەشۆن لەبەر دوو هۆی سەرەکی یەکەمیانەوەیە کە ژێری سیارەکە ئەشۆرەی ئەبێت دەرمانی تایبەتی لێدەی ئەو دەرمانە تایبەتانەش زۆربەی نەوتیە بۆ ژینکە زۆر خراپە ئەچێتە ناو ئاو پیسەکە هۆی دۆمیانشەوەیە کە سیارەکان لێرە دروست دەکرێت ئێستا چەند ساڵی ئاخیر لە شەریکە خۆیان دەرمانێکی لێ ئەدەن کەوای لێکە ژەنگ نەبە لێرە زۆر گرنگە بایەخ بە دەرمانەکان بدەن شارەوانیەکانش تا بتوانن چەختەکەنە سەرەوەی کە دەرمانی بەکاربێنیت ژینکەی بێت. Jag är kund här sedan 7 år och jag kommer väl en gång i månaden ungefär. Och jag är jättenöjd för det är bäst och snabbast framförallt. Man kan sitta och vänta, det kan man inte göra på andra ställen.